لەوێت ئازیزان و خۆشەویستان لە درێژەی کار و چالاکیەکان تایبەت بە یادی دامەزرانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەمڕۆ پەیمانگەی زانستی کۆمپیوتەر هەستاون بە سازدانی ئاهەنگێک بۆ ئەم یادە لەگەڵمان بن. پیرۆزبایی لە خۆم و سەرجەم هاوڕێکان مامۆستاکان مەکەم بە بۆنی یاد دامەزراندنی پەیمانگاوە. کار و چالێکیەکان چین لەم پرۆژەیە؟ پێشنگایەکی فۆتۆگرافی هەیە و کۆمەڵێک قوتابی خواردنیان هێناوە. پیرۆزبایی لە خۆم و هاوڕێکان و هەموو مامۆستاکانیش مەکەم بە یادی دامەزراندنی زانکۆ و بۆ ئەمڕۆ پرۆژێکێکمەیە پرۆژێکێکی وێبسایتێکە بۆ قوتابیانی IT ستودنت و ئەمەش وێبسایتەکەی لێرەیە کە هەر قوتابیەکە هاتە IT ئەتوانێت ئیسفادە لە وێبسایتەکە بکات. عبارەت بە چییە وێبسایتەکە؟ پروگرامینگ یاخود وێب یاخود ڕقەڵەکانی کۆمپیوتەر یعنی هەرا بواری کۆمپیوتەرە. چۆن ئەتوانن خوێندکاران سوودی لێ ببینن؟ ئیتر تۆ لینکی وێبسایتەکەیان بۆ دانی یاخود سەرچاوەیەکە و هەر خۆشم بەڕێوەیە بم. ئەوان ئەتوان ئەوە بڕێ ئەوانیش عنی ئەتوانن بابەتم بۆ بنێرم من بڵاوی بکەمەوە بۆی ئیسفادی لێ بکەم. پرۆجێکتەکەی من تایبەتە بە منهەجی خوێندکارەکان بۆ نمونە ئەمڕۆ وانەی HTML خوێنن یاخود CSS یاخود وێب دیزاینیان هەیە بۆ نمونە من لێرە ئامادەم کردو بابەتەکە بۆیان یاخود لە سەرچاوەیەکی باشیان بۆ ئەهێنم لێرە بۆیانەکەم وانەیەک و ئەوان ئەتوان ئیسفادی لێ بکەن. شتێکم و تۆ دەربارەی خۆم و بەشێکیشم داناوە پەیوەندیە سۆشیال میدیای خۆم داناوە و هەر پەڕێکیشم داناوە بۆ پەیوەندی تۆ ئەتوانی پەیوەندیم پێوە بکەی بە منە ناوی خۆتە نووسیت و پێشبینیەکەکەی کە پێشبینیەکەت کرد منی پێشبینی تۆ وەرەگرم ئەو کاتە ئەیکەمە بابەتێک لە وێبسایتەکەەوە. پیرۆزبایی لە هەمووکەنە لە خوێندکاران و لە مامۆستان و لە فەرمانبەران لە هەمویان بەگشتی و بە تایبەتی لە هەموو هەرێمی کوردستان چونکە پەیامێکی خۆشە بۆ هەرێمەکەمان زۆر خۆشە. سپاس. پەیامی پیرۆزبایی تۆ بە یادی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیک چییە؟ بەخێرەتنی کەناڵەکەتانەکەم بەهۆی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکیەوە ئێمەش بەم ڕۆژەوە ئامادەکاریێکی زۆرمان کردووە بۆی خواردنەوە و خواردنانش داهاتەکەی بۆ خەستەخانەی هیوا بێت. پیرۆزبایی لەسەر جەم پۆلیتەکنیکەکەین بە تایبەتی بەشی سلێمانی و بە تایبەتی تر پەیمانگای زانستی کۆمپیوتەر لەسەر جەم کارمەندەکان و لەسەر جەم خوێندکارەکان. کار و چالێکیەکانتان لێرە چییە؟ وەڵای زیاتر شتی کوردەواریە هەر بە جلوبەرگەکانەوە هەر بە خواردنەکانەوە پێشەنگای فۆتۆگرافەری و شت کراوەتەوە زیاتر شتەکان کوردەواری. پیرۆزبایی لە خۆم و سەرجەم خوێندکاران و فەرمانبەران و مامۆستایانەکەم بە بۆنەی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیک سلێمانیوانە. کار و چالاکیەکانتان لێرە چییە؟ پێشەنگایەکی فۆتۆگرافیمان کردوێتەوە و چەند چالێکی خواردنمان ئامادە کردووە و داهاتەکەی بۆ خەستەخانەی هیوایە. پیرۆزبایی لەسەر جەم خوێندکاران و فەرمانبەرانی زانکۆکەمانەکەم هیوادارم هەموو ساڵێ ئەم یادە بەخۆشی بکەنەوە و سەرکەوتوو. کار و چالاکیەکانتان لێرە چییە بۆ ئەم ڕۆژە؟ وڵایی ئێمە وەکو خۆمان فەرمانبەران بە هەرێکی بە خواردنی بەشداریمان کردووە. بەخێرەتی کەناڵەکەتانەکەین بۆ بەسەرکردنەوەی ئەم بۆنەیە. ئەمە ڕۆژی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکە پیرۆزبایی لە سەرجەم مامۆستایان و لە سەرجەم خوێندکارانەکەین. هیوادارم ئەم زانکۆیە چەندان زانکۆی تری لێ بکەوێتەوەنێ بۆ خزمەتی خوێندکارانمان بۆ پەرەپێدانی زانستی بە تایبەتی زانستی پۆلیتەکنیک کە ئێمە وەک نەتەوەی کورد زۆر پێویستمان بەم پسپۆڕەیە لە هەموو بوارەکانە. هیوادارم ئەمە ببێتە مژدەبەخشێک بدرێ بەگوێ هەموو خوێندکارانە کە لە پۆلی دوانزەن لە قۆناغی دوانزەن کە ئەم زانکۆیە دوا ڕۆژی ڕوونە دەرچێ داژنە مەزرێ بەڵام فێری پیشەیەگە بێ مێنەیەگە بێ کە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێ دابین بکات. پیرۆزبایی لە خۆمان و سەرجەم خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی پۆلیتەکنیکەکەم بە بۆنەی ساڵڕۆژی دامەزراندنیەوە و هیوادارم زانکۆمان بەردەوام بەرەو پێش بچێت و هەنگاوی ئایندەمان بەرەو پێشچوونی زانکۆ و کاروبارە زانستیەکانی بێت. کار و چالێکیەکانتان لێرە چییە ئەمڕۆ مامۆستا؟ ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی لە خوارەوە پێشەنگایەکمان هەبوو پێشەنگ کۆمەڵێک تابلۆمان هەبوو و جلوبەرجی کوردیمان لەبەر کردبوو و خواردنی کوردەواری و هینێکیشمان هەیە لێرە بڵین کۆڕێکی شاریشمان ئەبێت لێرە. وڵاو لێبێ؟
سڵاو لە تۆش سپاس بەم و پیرۆزبایی تۆ بۆ یادی دامەزرانی زانکۆ لە هەموو لایەک پیرۆز بێت و ئیشەڵا بە هەموو ساڵێک شتی باشتر و پێشکەوتنی زیاتر کار و پرۆژە و چالاکیەکانتان چین لێرە تەلەبەکانمان لێەوە پرۆژەیەکیان تەقدیم کردووە ئیتر ئەم خواردنانەشی لێە و پێم وابێ کۆڕێکی شعریش هەیە بەم و پیرۆزبایی تۆ بۆ ڕۆژە چییە؟ سڵاو و پیرۆزبایی خۆمە نێرم بۆ سەرجەم قوتابیان بە تایبەتی قوتابیانی زانکۆی پۆلۆتەکنیک ئەمڕۆکەش وەکە زانین یادی دامەزراندنی زانکۆی پۆلۆتەکنیکە چەند فیستیڤالێک و چەند ئامادەکاریە کراوە پێش هەمووی پێشانگای فۆتۆیە کە من بە سێ وێنە بەشداریم کردووە ئینشەڵا بە هیوای کاری جوانتر و باشتر سڵاو لێبێ سڵاو لە تۆش سپاس بەم و پیرۆزبایی تۆ بۆ یادی دامەزرانی زانکۆ سەرەتا پیرۆزبایی خۆم بە سەرجەم خوێندکارانی کوردستان دەکەم سەبارەت بە ڕۆژی دامەزراندنی زانکۆ هەرچەند ئەوەی ئێمە تۆزێ دواکەوت بە بۆنەوەی لە پەیمانگاکانی تر کرا بۆی هەر ڕۆژە بچێتە هەر ڕۆژە بچێتە پەیمانگایەک بۆ ئەوەی ئێمە دواخرا بۆ هەشتی مانگ بۆ لێرە پیرۆزبایی خۆم ئاڕاستەی سەرجەم خوێندکارانی کوردستان دەکەم هەروەها زۆر خۆشحاڵم کە فیستیڤالێکی لەم جۆرە کراوەتەوە و وەک خۆشم کە کەسێکم بەشدار بنم فیستیڤالە چی بەشداریت کردو خۆت چالاکیە بە ڕسمێکی فۆتۆگرافیەکە لێرە بەشداریم کردووە و هەروەها چەند شتێکی تریشم ڕێخستووە ڕێخستنی خواردنەکان ئەوانیش لەگەڵ کچانی داخلی خواردنەکانمان ڕێخستووە پیرۆزبایی لە خوێندکاران و مامۆستایان و خوێندکاران مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆکەمان بە بۆنەی ڕۆژی زانکۆ هیوادارم ساڵ بە دوای ساڵ گرنگی زیاتر بە ڕۆژی زانکۆ وەک زیاتر گرنگی بە لایەنە زانستیەکەی خوێندکاران و هەر بەشە و تایبەتمەندی خۆی پێ بدرێت لە ڕووی زانستیەوە کار و چالاکیەکانتان لێرە چییە؟ کار و چالاکیەکانمان کرد بە دوو بەشەوە چالاکی هونەریمانەیە چالاکی زانستیشمانەیە و لە ڕووی چالاکی کوردەواریش وەر لە ڕووی خواردنەوەی کوردەواری چالاکیەک بەشداریتان بەڵێ سەرتا بە خێراتتانەکەین بە بۆنەی ساڵیادی دامەزانی پەیمانگاکەمانەوە کۆمەڵە چالاکیەک ئەنجام درراوە ئێمەش چەند بەم چالاکی ئەپلیکیشنە بەژار بووینە ئەپلیکیشنێکە بۆ سیستمی وەگەخەری ئەندرویدا و کە تیایدا کێشە نووسی لەگەڵ درێژی باڵاتە پێ ئەڵێت کە بەوەی ستانداردە ژیانەکانەوە کە بیەمایە پێڵەیە کە کێشە تەندروستە یاخود نە ئەگە تەندروستەوە باشەوەگە تەندروستیش نەبێت ئەو ڕێنمایی ئەو وەرز و خۆراکانەوە کە بۆەوەی کێشە تەندروست بێتەوە ناوی چی ئەپلیکیشنەکەتان تەندروست بە دروست بە؟ بەڵێ بۆ سیستمی ئەندرویدا ئەتوانن لە مۆبایلەکانیان دایبەزێنن؟ بەڵێ لە گۆگڵ پلی بەردەستە ئەم QR کۆدە لێبن ئەوی بێت تێڕپانم QR کۆدە لێبە خۆشێتە ناو گۆگڵ پلی و ئەتوانین داوڵۆتیکە پیرۆزبایی لە مامۆستاکانەکەین لە بەڕێوبەرەگاکەین زۆر سپاسیانەکەین کام هەلایان پێبەخشیوین وە زۆر پێخۆشحاڵم کەوا لەم مەحەدەیا وەرگیراوم بۆ سپاسی ئێوەشەکەین کە زۆر ماندووە بن زۆر سپاسانەکەین بەخێرن سەر کار و چالاکیەکان لەم ڕۆژەیە چییە؟ لەم ڕار کار و چالاکیانە خواردنە داناوەی خۆی تر پرۆجێکتیانە و پێشکەشیان کرد دەستیان خۆش بێشێ جوانیان کردبوو بەیان و پیرۆزبایی تۆ بۆ یادی دامەزرانی زانکۆ پیرۆزبایی لە هەموو قوتابیان و مامۆستایان و فەرمانبەرانەکەم ڕۆژێکی زۆر خۆشە ئەمڕۆ هیوادارم بەخۆشی بەسەری بەرن ئەو چالەکیانە چین کە لێرە ئامادەکراون پێشەنگایەکی فۆتۆگرافی هەیە و کوڕێک شاریان بۆ ئامادە کردوین کۆمەڵی خواردن و شتیش دروست کراوە پیرۆزبایی لە خوێندکارانەکەین لە بەرەم فیستیڤاڵانە ئامانجی ئەمەوەیە زیاتر خوێندکاران ئاشنای یەکتر بن و ئاشنای زانکۆکەمان بن و پیرۆزبایی لە مامۆستایان و تەواوی ستافی زانکۆکەمانەکەین بۆ هیوایی کە بتوانین ساڵانە ئەم فیستیڤاڵە ئەنجام بدەین و پرۆژەی جوانتر و کاری جوانتر بکەین و لە هەمان کاتیشا کەلتوریەکی کوردی زیاتر بە فیستیڤاڵەکان ببەخشین. ئەو چالاکیانە چین کە لێرە ئامادەکراوە هەندێک پرۆجێکتمان هەبوو کە خوێندکارەکان ئەنجامیان داوە ئەو پرۆجێکتانە خراوەتە ڕوو و گفتوگۆی لەسەر کراوە هەندێک خواردنی کوردەواری و هەندێک شیرینی ترە لەگەڵ کۆڕێکی شیعریە بۆ دوو خوێندکاری خۆمان ساز کراوە ئەوە چالاکیەکانی ئەمڕۆمان بوو. پیرۆزبایی ڕۆژی زانکۆ لە هەموو لایەک و بە تایبەتی سەرۆکاتی زانکۆ پەیمانگەی زانستی کۆمپیوتەرەکەم و لەم ڕۆژە کۆمەڵێک چالاکیان ئامادە کردووە خوێندکارە خۆشەویستەکان
بۆنە پێشنگایکی فۆتۆگرافەری لێ یان چەند پرۆژێکتێکیان دروست کردووە وە کۆمەڵە خواردنێنەوە منیش سیمینارێکم ئامادە کردو لەسەر کورتێک لە مێژووی زانکۆی پۆلۆتەکنیک هەموو ساڵە بەخۆشی و هیوادارم سەرکەوتوو بن و پەیامی منەوەیە سەرکەوتووی بۆ سەرجەم فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی بن و هیوادارم هەموو ساڵێ ئەم یادە بەخۆشی و بە ئارامی جارێکی تر دووبارێکینەوە. کار و چالشەکان لێرە چی بوونم؟ وڵی کار و چاکان زیاتر هوەری بوون بەتایبەت پیشانگایکی فۆتۆگرافی بوو لە خوارەوە مەجموعەیە خوێندکاری چەند پرۆژێکی خۆیان پێشکەش کرد لەگەڵ فەرمانبەران و مامۆستایان هەڵسان بە دروستکردنی چەند خواردنێکی کوردەواری و تایبەت و شیرینی بۆ سەرجەم فەرمانبەران و خوێندکاران. بە بۆنەی یادی دامەزاندنی پەیمانگاکەمانەوە پیرۆزبای خۆم ئاڕاستی سەرجەم فەرمانبەران و خوێندکاران و مامۆستاکان وانەکەم ئەم ڕۆژ بەو بۆنەیەوە فیستیڤاڵێکمان ئامادە کرده بوو پێگاتە بوو لە ینی چەندین جۆر شتیتیا بۆی چێلوانە چالاکیتیا بۆی چێلوانە بەشی فۆتۆگرافی بوو سیمینار بوو. وەڵامیش پیرۆزبای لەم و سەرجەم خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی سەر بە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەکەم و هیوادارم سەرکەوتن و هەم ساڵێکیان بەخۆشی. ئەمڕۆ کار و چالشەکان لێرە چی بوو؟ وەڵاهی کار و چالاکیەکان کۆڕێکی شعریمان هەیە لەگەڵ ئەوەی کە هەمووشی خۆیان گۆڕیوە و هەرێکەوە بە پێینی خۆی خواردن و کۆمەڵە شتیان هێناوە لێرە بە جەماعی هەمووی خوراوە و پیرۆزبایی لە سەرجەم خوێندکاران و مامۆستایانەکەم ئەم ڕۆژە ڕۆژێکی گەورەیە مێژووی کوردستان و چەندین نەوەی پێگەاندووە ئەم زانکۆ و مەحەدانە هیوادارم هەمیشە سەرکەوتن و بەرەو پێشکەوتن و داهێنانی زیاتر بڕۆن. کار و چالاکیەکان چی ئەمڕۆ لێرە؟ کار و چالاکیەکان خواردنیان هێناوە بۆ خواردن و دوایەوە پارەکەی بۆ نەخۆشخانەی هیوایە و هەنەوەها هەنێ لە ڕسمەکانیشی فۆتۆگرافەرەکان. پیرۆزبایی لە سەرجەم خوێندکاران و مامۆستایان دەکەم بۆ ئەوەی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکیەوە پیرۆزبانێکم و بە هێوە بەردەوامبوون و ئەمڕۆ کار و چالاکیەکان چی بوون ئەمڕۆ لێرە؟ چه چالاکیە کراوە بۆ نمونە ئێستاگە کۆڕی شاعیر و فۆتۆگرافەری و هێنانی خواردنەوەی کوردەواری بۆ مامۆستایان و فەرمانبەران دەستخۆشیان یەکەین بەڕاستی کارێکی جوان و خۆش بوو. چالاکیەکان لێرە چی بوون ئەمڕۆ؟ وەلەم ڕۆژە چەندین کار و چالاکی هەبوو وەک پرۆجێکتی خوێندکاران و کۆڕی شعری و خواردنی کولتوری. پیرۆزبایی لە سەرۆکی زانکۆ لە جێگرانی لە ڕاگری پەیمانگای زانستی کۆمپیوتەر لە هەموو مامۆستایان و کارمەندان ئێمەش لە ڕۆژی زانکۆیە بەشداریمان کرد بە چەند کار و چالاکیەک وەکو پەیمانگای زانستی کۆمپیوتەر بە دروستکردنی خواردن کۆڕ سیمینار شعر خوێندنەوە هیوای سەرکەوتن و بەرەوپێشتنی زیاترە خوازم بۆ زانکۆی پۆلیتەکنیک و پەیمانگای زانستی کۆمپیوتەر. سڵاو لە ئێوە و لە بینەرانی کەناڵی SPUی خۆشەویستی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەم ڕۆژەدا گەرمترین پیرۆزبایی لە خۆم و سەرجەم فەرمانبەران و مامۆستایان و خوێندکارانی زانکۆی پۆلیتەکنیکەکەم وەک دیارە 4 ڕۆژساڵی دامەزراندنی زانکۆی پۆلیتەکنیکە و زانکۆی پۆلیتەکنیک تەمەنێکی کەمی هەیە بەڵام بەرهەمێکی زۆری هەبووە توانوێتی لە ماوەیەکی زۆر کەمە ڕانکیلی زانکۆی زۆر بەرزکاتەوە ئەوەش ئەگەڕێتەوە بۆ سەرۆکایەتی بەڕێز سەرۆکی زانکۆ دکتۆر ئالان فەرەیدون و زایدەن هاوکارەکانی و ستافە دڵسۆزەکەی و مامۆستایانی بەڕێز کە توانیوانە بەردەوام کۆڕ و سیمینار و توێژینەوەی باش بکەن و توانیوانە زۆرترین کۆنفرانسات ڕێک بخەن لەگەڵ زانکۆ نێودەوڵەتیەکان و زانکۆکانی ناو کوردستان کە ئەمە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە ڕانکینی زانکۆمان بەرز بێتەوە و توانوێتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی زانوێتی بە شێوەیەکی زۆر باش و بەرفراوان کادری فەنی بخاتە ناو کۆمەلگاوە کە لەم کاتەیە
خۆبانەسانی قەیرانێکی زۆر هەیە و تاعینات نییە بەڵام خوێندکارانی ئێمە بە خۆشحاڵیەوە توانیوانە لە دوای تەخەڕوجیان لە دوای تەواوکردنی 4 ساڵی خوێندنیان یا 2 ساڵی پەیمانگەیان خۆیان ببنە خاوەنی کاری خۆیان بۆیە بەڕاستی جێگەی دەستخۆشی و خۆشحاڵیە دووبارە پیرۆزبایی لە خۆم و سەرجەم فەرمانبەران و مامۆسایان و خوێندکارانەکەم. دامەزرانی زانکۆوان پیرۆزبایی لە سەرۆکایەتی زانکۆ و هەموو پەیمانگاکان و زانکۆکانی سەر بە سەرۆکایەتی دەکەم لەگەڵ خوێندکاران و مامۆسایان و فەرمانبەران. لەم ڕۆژەیە پەیمانگەی زانستی کۆمپیوتەر هەستاوە بەکردنەوەی پێشانگایەکی فۆتۆگرافی و سیمینارێک و کۆڕێکی شعری بەم بۆنەوە و پیرۆزبای یەکەم لە سەرۆکی زانکۆی پۆلۆتەکنیک و سەرجەم ڕاگران و جێگرەکانیان ئەمڕۆ کار و چالاکیەکانی پەیمانگای زانستی کۆمپیوتەر بوو بریتی بوو لە سیمینارێکمان هەبوو هەروەها 3 خوێندکاری پەیمانگای زانستی هەرێکێکیان کارێکی جیاوازیان کردبوو کە یەکێکیان لەوە دروستکردنی ئەپلیکیشنێک بوو لەبارەی تەندروستیەوە و هەروەها یەکێکی تریان داتابیسێکی دروست کردووە بۆ تۆمارکردنی کاروباری خوێندکاران هەروەها کۆڕێکی شعریمان هەبووە پێشانگایەکی فۆتۆگرافەریش هەبووە کە کار و چالاکی خوێندکاران بۆ و تایتا نمایش کراوە ئەم کار و چالاکیانە بە شێوەیەکی باش بەڕێوە ڕۆیشتووە هەروەها شتێکی باشیشە وەکو ئەکتیڤ بوونیەک بۆ خوێندکاران ئەکتیڤ بوونی چۆنڵی تاقەیەک ئاەتەوە بە هەمووان کە سەر لە نوێ ئەوانەی کە پرۆژیان هەبێ هەوڵی بۆ بن ئەو خوێندکارانەی کە بتوانن کار ئەنجام بن شتێک ئەنجام بن لە پێشانگایەکی ئاوایە کە نمایش ئەکرێ ئەکتیڤیان ئەکاتەوە. عەبدەلفەتاح خۆزمەوە کە پیرۆزبایەکی گەرم ئاڕاستەی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بکەم و هەروەها ڕاگرایەتی پەیمانگای کۆمپیوتەر زانستی کۆمپیوتەر کە من بە پەیمانگای بووکی پەیمانگاکانی زانم بەڕاستی لە جوانی ئیشەکانیانە لە جوانی کادرەکانیانە وەکو بووکێکی ڕازاوان لە ناو زانکۆکەمانە و کار و چالاکیەکانیان دایمە جێگەی دەستخۆشی و شانازیە بۆ هەمومان وەکو ئەنجومەنی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. بەنای خۆم و ستافی پەیمانگای زانستی کۆمپیوتەر پیرۆزبایی لە گشت کادری ئەکادمی و زانستی و کارژێڕی و خوێندکارانی زانکۆکەمانەکەم دیارە ئەم ڕۆژە یەکێکە لە هەرە ڕۆژە جوانەکانی زانکۆکەمان کە ڕۆژی دامەزرانێتی باڵین لەم فترەیە کە زانکۆکەمان دامەزراوە و ئێمەش لەم ڕۆژە یادی ئەەکەینەوە و لە هەمان کاتیشە وەکو بۆنەیەکی گرنگ لە ڕووی نەریتی ئەکادمی بۆ ناساندنی زانکۆکەمان لە ڕێی پەیمانگاکەمانەوە پەیمانگای زانستی کۆمپیوتەر بە کۆمەڵانی گەلەکەمان و هەروەها بۆ خوێندکارانمان لە ڕووی ئەکادمی و لە ڕووی کۆمەڵاتیەوە کارێکی زۆر گرنگە بۆی ببێ بە نەریتێک لە ژیانیانە تەنانەت ئەگەر دوای دەرچوونیان لە پەیمانگا و لە زانکۆ و خوێندی باڵاشان تاوکەن. دووبارە پیرۆزبایی هەموو لایەکەکەم و بەخێرهێنانەکەم. پیرۆزبایی تۆ بۆ یادی دامەزراندنی زانکۆ؟ پیرۆزبایی لە هەموو خوێندکارانەکەم ئینشەڵڵا هەموو ساڵێکەر ئاوا بەڕێواتێت. کار و چالاکیەکانتان لێرە چی؟ ئێوە کۆبینن خواردن دروستکردنە هەنێکیان وێنەیە ئیتر بەو جۆرە شتی هەمە جۆر. فیسڤاڵە هیوادارم هەر ئاوا خۆش بێت ڕاستی فیسڤاڵێکی خۆش بوو و هەموو ساڵێک بەخۆشی. پێم پیرۆزباییم بۆ تاک بە تاکی خوێندکارەکانە هیوای بەردەوامی پێشکەوتنی زیاتری زانکۆ هیوای ئەوەی بەردەوام من لە هەوڵدان و تێکۆشانی زیاتری ئینشەڵڵا هەموو خوێندکارانیش دەرکەوتوو بن. کار و چالاکیەکان لێرە ئەمڕۆ چی بوو؟ ئەمڕۆ کار و چالاکیان وەکە بین لێرە پێشنگایەکی وێنەیە کە وێنەکان ئامادەکراون و کۆڕێکی شاریش بەڕێوە براوە و ئامادەکردنی چەندین خواردن لەلایەن خوێندکارانەوە کە بۆ گشتی بوو پێشکەشکران. دەستی خۆش بێنام. فەرموو پیرۆزبایی تۆ بۆ ئەم یادە چییە؟ پیرۆزبایی لە هەموو
مامۆستایان و خوێندکاران و فەرمانبەرانی پەیمانگاکەمانەکەم هیوادارم هەموو ساڵی هەروە سەرکەوتو و پێشکەوتوو بن. خوێندکاران و فەرمانبەران بە کۆمەڵێک چالاکی و پرۆژێکی بەشداربوون لەم یادەدا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.